وهم مخلوقات. أبي أم ديني إسلاما بقعد بشرق وبغرب. نابي پیغمبری خواه صلی الله علیه وسلم لفتح مكة رزقاكني مكة تبوسته نكل جزيرة عربة يا لس مالين نابي لي بوسته أبي أم پیام ديني پیغمبری خواه بقى بهمو مروفاتو إنسانيت هموي بيبقى تالو كاتا لپاش رزقاكني مكة غزاي هوازين رؤيا كنزيكي طائبو فيش غزاي حنين وهروها چناوي تريشيه وكل سيرا ماشي فكرة او كافراني كمسلمان ابو نخوانا تسليم لك بيغمبري خوا اصحابي بيغمبري خوا صلى الله عليه وسلم شون لنزيكي طائفة حنين لويا كوبنوي كان كرت جمعي كان كردو آماده بون كوا بن بسر پیغمبری خواه اصحابي پیغمبری خواه صلى الله عليه وسلم جاء حنين خوي دولك وهو واد من قرب الطائف وادك نزيكي دولك نزيكي شاري طائفة كيسه هيا يكلا ميقاتي حج عمره راسي سي تقريبي ميل لمكة ودورة بهرحال غزاي هوازين بي يا حنين بي بمناوانا هاتوا بس الكرداتي طبعا رئيسة كان مالي كري عوفي نضريبو مالي كري عوف بياكي خاندان مو بياكي بهرحال وكوشون ناو عربة ايتر يعني يقول صناديد قريش يعني بياكي عفوا هناك صناديد او منطقه اخوانا قوري منطقي هوازن بهرحال ويستان فلاماري پیغمبري خواه صلى الله عليه وسلم بلان پیغمبري خواه صلى الله عليه وسلم كي زانين دستي كشف كردن فرمي ابي اما بروين بويان او حملك انا حملك نسر اما وفلاماري اما بن يا فلاماري فتح مكة بن يا مسلمان بن ابي اما بروين بويان شنو مكان انكشف كردن كوالا حنين خوان آماده كردو بلام پیغمبری خواه صلی الله علیه وسلم الصحابه كاتك الروشتن اوان لناو دولكاني طائف وحنينا خوان اشار دابو آماده باش بون لسنغرابو وكو شون امرو مثلا قواتك كمينك دانيه قواتك يدوش من مثلا كذا ناو اوان آماده باش بون ك اتر پیغمبر والصحابه من مثلا بالفعل شوابو كبيغمبري خواه نقل صحابه كان روشتن دان وسدانا او الصحابي بيغمبري خواه فرتوازبون لانصار لمهاجرين حتى حضرت عبد الله كري عباس حضرت عباسي افو مامي بيغمبري خواه وهروها حارسي برازاي امانه نقصد بيغمبري امام علي حضرت علي حتى حضرت عباس حضرت حارس زمام واشتراكي پیغمبري خوان قرتبو صلى الله عليه وسلم پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي امرو هيج كاتيك كس بسر اما سرناكوي ان شاء الله امهر عندك للصحابه كوكو صحابه غروريك رويتك كذا براسي ولا السرتاي انك كوكو ناو كمينوا پیغمبري خواه صلى الله عليه وسلم فاي تبارك وتعالى مؤيدي بو بجنود وبسربازي خوي قال لو كاتاك فلماري پیغمبري خواه صحابي پیغمبري خواه دا صلى الله عليه وسلم او صحابه كان كشانو لپیغمبري خواه پیغمبري خواه ناو جرگي دشمنو حتى حضرت عباس افرمت ايما پیغمبري خواه ما نقلنا پیغمبري خواه هل الروي تالو كاتا پیغمبري خواه فرموي انا رسول الله يا انا نبي لا كذب وانا ابن عبد المطلب پیغمبري خواه فرمو من پیغمبري خواه دروناكم ومن كري عبد المطلب بم دنگو بم صدا پیغمبري خواه بان يكر انجا حضرت عباسي بان كر فرموي
حەزەتی عەباس تۆ سەوت بەرزە دەنگ بەرزە بانکە بە ئەوانەی ئەنسار طبعاً ئەنسار لە خزمەت پێغەمبەری خوا فیداکارانە لە خزمەت پێغەمبەرا بوون بۆیە پێغەمبەر زۆر سیقەی تەواوی پێ بوو بۆی فەتحی مەکە بە 10,000 نەفەر کرا بەڵام کە چوون بۆ حونەین 12,000 نەفەر بوو لە مانگی ڕەمەزانە فەتحی مەکە کرا بەڵام لە دوای مانگی ڕەمەزان کە مانگی شەوالەکە چەند 6 ڕۆژە لە مانگی شەوال ڕۆژ چوون بە حونەین 12,000 بوون لەم 12,000 ئەوە کەمینەیەک لە خزمەت پێغەمبەری خوا ماوە صلی الله عليه وسلم بۆیە حەزەتی پێغەمبەری خوا فەرمووی بە عەباس فەرمووی بانیان لێ بکە بڵێ یا معشر الأنصار یا أصحاب سمارة یا سمرة بمعنى أو يعني شجرة بيعة الرضوان أو داري كوا لجيريا أصحاب كان بيعتها كيف بيعة الرضوان يا شجرة الرضوان يا برحال بسمرها أخذونا وكيف يغمري خواف فرمين بلا يا معشر الأنصار أي قروهي يا لدران يان أي أصحابي سمراء يعني أصحابي جير داركي بيعة الرضوان كبيعتان ببيغمبري خوا دا بين بيغمبري خوا شاورتانك رامكن بيغمبري خوا بجميلا جاء لو كاتا أصحابي بيغمبري خوا حتى حزتي عباس أو اندبس جاري يفرمون يا أصحابي سورة البقرة يعني أصحابي السمراء أكل سورة البقرة أو عندها مسألة لحيبتي جاني في غمر إخوة صلى الله عليه وسلم حزي عباس كاكي دنگ برز بي صوت صداك عجيب ويا في غمر إخوة فني باين لك جامع لو كاتاك جويان لصوتك حزي عباس بو فني في غمر إخوة بانتانها ورنوا أقبلوا بقرنا وقت في غمر إخوة أفرمي وەکو چۆن دایکێک لە منداڵەکەی دابڕابێ و منداڵەکەی بگری یەکسەر لە حیبەتە گەڕێتەوە ڕائەکە بە مناڵەکە یا حیوانێک مەسەلە بێچۆکەی دوور بێ و باڕەباڕەکە بۆی ئەڕواوەی ئاوا کە تەشبیه نەبێ کە حەزەت باس بانی کرد ئەسحابەکانی پێغەمبەری خوا ئاوا چوون بەدەم بانگازە حەزی عەباسەوە حتا ئەمە صحابي وان بو اشتراكي ها يخي دابو نأروي نأقرأ واسي لو اشتراكينا وبفير رايك روقتن في غمر إخوة صلى الله عليه وسلم بيرحال كومالي حديث لبخاري مسلمة هاتوا هم باسي أم واقعا كان وأوي كإيماني باش دان مثل رايكر بو يكيك لو اشتانيك قناهي زور قوريه لباش شرك ولباش مثلا زنا وقتلوا معنا الفرار من الزحف مثلا راكردن لا شر روجة الرجال حتى بيغمبري خواه فرمي الآن طبعا للدعاء وكا قرانو بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي خوتان بقرن وإيستا وكشون التنو لك قرم بيه يعني شر قرم بيه بيغمبري خواه فرمي الآن حمي الوطيس وهو التنور الآن تنو لك قرم بيه يعني شر قرم بيه أفهمي حتى أو كاتا وكوزر ومسألة أما بكارها يكم كسك في غمر يخوا بكاري هنا أم مسألة الآن حمي وطيسو يكم ضرب المسألة في غمر يخوا بكاري هنا ودعينا عرب أبو بعدد شنك لا فصحي كلامي عربك بيش في غمر يخوا النبي سلاوة أما وكل بلاغته فصاعتي في غمر يخوا صلى الله عليه وسلم أفمن جاء في غمر يخوا هل أي فرمو أنا النبي لا كذبا أنا ابن عبد المطلب بمشي وازا بيغمبري خوا بردوان بو حتى شرخه قرم بوك بيغمبري خوا فرمي إن جاء فرمي شاهت الوجوه وأمدم وشاوانا همو الرشكي همو لناوبري أما كردي بسنية بردا وقتون لغزاي بدرع بيغمبري خوا صلى الله عليه وسلم كردي بسنية بردا وردو فرمي شاهت الوجوه أو بردا بر هر كسي جان بكوتا لجماعتي قريش همو يان مردن تقريبي زوري كان لواني كشران يا بريندار بون هموي اوانا بون كوا بردك في غمري خوا بري كودن هميان خواي غورا شكر رسولك من الله بردن بهمان شو في غمري خوا لم غزاشا همان كاري كردوا و ناوچاوي او كافرانا رجبون اوي كوا كشرا اوي جيرا اوي رايكد برو طائف وقلاخاني طائف
جا لەو کاتە پێغەمبەری خوا فەرمی کەس ئەم غەنیمەتە دابەش نەکە، غەنیمەی غەزای هەوەزان یا حونەین هەمووی لە پێغەمبەری خوا لە جەعرانە دانا. فەرمووی جەعرانە شوێنە ئێستاش میقاتی عومرەکاران و حاجیە. عومرەکاران وەکو چۆن تەنعیم هەیە مزگەوتی دایە عایشە الله ڕەحمەتی خوای لەسەر بێ، جەعرانەی شوێنێکە خەڵکێکە ڕوا لەوێ ئیحرامە بەسێ و بە لەبەیکە یە بۆ طواف بۆ عومرە. پێغەمبەری خوا هەمووی لە جەعرانە دانێن، طبعاً مەڕ و ماڵات و سەر و سامانێکی زۆر، ئەنجا ماڵ و خێزان و کچ و کوڕەکان هەمووی گیرا بوون. هەمووی لە جەعرانە پێغەمبەری خوا فەرمووی کەس دابەشیان نەکا، کۆیان کەنەوە تا پەلاماری تائیف دەین یا پێش بڕۆن سەر غەزای تائیف. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتە گەشت بە ئومو سولەیم خێزانی ئەبوو طەلحە بوو. ئومو سولەیم شمشێرێکی پێ بوو، ئەمە جورئەتی ئافرەت و غیرەتی ئافرەت کە لە غەزوەکانە بەشداریان کردووە. پێغەمبەری خوا فەرمووی ئەوە چیەکەی ئومو سولەیم؟ فەرمووی یا ڕەسوول الله بە باوکو دایکمەوە بە قوربانت بین، والله ئەم شمشێرەم پێیە وتومە ئەوانەش کە ڕایان کردووە کافرەکانە بیان کوشتین. جا ئەبوو طەلحەی خێزانی زیاد لە 20 کافری کوشتە بوو. پێغەمبەری خوا بڕایگا فەرمووی هەر کەسێک کافرێ بکوژێ هەرچی کەلوپەلەکەی دی خۆی. جا ئەو 20 کافری کوشتە بوو. جا ئومو سولەیمی شمشێرێکی بەدەستەوە پێغەمبەری خوا فەرمووی ئەمە بۆ چیت ئەم شمشێرە؟ فەرمووی بۆ دیفاع لە تۆ یا ڕەسوول الله، والله حەق ئەوانەی بکوژێن کە ڕایان کرد و چواردەوری تۆیان چۆکێ. پێغەمبەری خوا فەرمووی دوعای بەخێری بۆ کرد بۆ خۆی و بۆ خێزانی. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیستی کەوا خالیدی کوڕی ئافرەتی کوشتووە، یەکێک لەو شەڕکەرانە ئافرەت بووە پەلامەری حەزی خالید دابوو یا ئەسحابەکانی پێغەمبەر بە شمشێر حەزی خالید کوژرا بوو. پێغەمبەری خوا بەهی زۆر ناڕەحەت بوو، فەرمووی جواب بۆ خالید بنێرن، ئاگای لە ژن بێ، ئاگای لە منداڵ بێ، ئاگای لە پیر و پەکەوتە بێ، ئاگای لە موسافیر بێ، ئاگای لە کرێکار بێ، ئاگای لە کۆیلە و عەبدەکان بێ. ئەمانە تاوانبار نین، تا شەڕ نەکەن پەلاماریان مەدەن و شەڕ لەگەڵا مەکەن. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا لۆمەی حەزی خالیدیش کرد لەسەرەوە کە چۆن ئافرەتی کوشتووە. اینجا لە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە جەعرانە. عەفو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆزی هەوازین نوێنەریان ناردە خزمەتی پێغەمبەری خوا، هۆزی هەوازین نوێنەریان ناردە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مسلمان بن و ئیمان بێن ئەوەی کە مابووە، ئەوەی کە نەگیرا بوو. پێغەمبەری خواش لێ قبوڵ کردن. فەرمووی من چەندێکە تا ئێستا چاوەڕێی ئێوەم کە ئێوە بێن ئیمان بێنن و چەند ڕۆژێک هەتا غەنیمەت و سەر و سامانی ئەوەم جێڵا کە دابەش نەکرێت، بەڵام تازە دابەش کرایەوە لە درەنگ هاتن، بەڵام تازە ئیسلامتان قبوڵە، بەڵام ئێستا یەک شت هەیە لە بەردەمی ئێوەدا، یەک شت هەیە لە بەردەمی ئێوە ئەگەر پێتان خۆش بێ. ئەوانشان فەرمووی یا ڕەسوول الله، ئێمە تازە ئیمامیان فەرمووی دوو ئیختارتان پێدەم، ئیختارێک یان خێزان و کچ و کوڕەکانتان یان مەڕ و ماڵات و سەر و سامانتان، کامانتان وتیان وەڵا قوربان ئێمە خێزان و کچ و کوڕەکانمان ناوێت، سەر و سامانمان ناوێ. ئیتر پێغەمبەری خوا ڕووی کردە ئەسحاب فەرمووی هاوڵە بەڕێزەکانی من ئەم برانە مسلمان بوون و ئیمانیان هێناوە، ئێجا کێ ئەتوانێ ماڵ و سامانە کە دابەش کراوە بیگەڕێنەوە بۆیان، بیداتەوە بە من بە قەرز، من دواتر قەرەوەی بۆ ئەکەمەوە. ئەنسار هەمویان بە یەک تێکرا فەرمیان ئێمە نەفسی ژمانی پێغەمبەری خوایە، هەموو ماڵەکان داوە بە پێغەمبەری خوا، پێغەمبەری گەڕاندی بۆ هەوازان، خێزان و ماڵ و هەموو شتەکان کە گیرا بوو پێدانەوە. ئیتر هەندێک ماڵ مابووە ئەو کافران کوژرا بوون، پێغەمبەری خوا دابەشی کرد بەسەر کیا؟ بەسەر ئەو کافرە تازە مسلمانانی کە تازە مسلمان بوون لە ئەهلی مەکە، ئەو 2000 نەفەرە تەقریبی، وها وەکو دڵنەوایی پێغەمبەری خوا دڵنەوای کردن. بەڵام لەوە بەشی نەخۆی دانا کە پێنجێکی پێغەمبەری خوا بۆ سڵ عەسەم بەشی خۆی هەمووی تەوزیع کردەوە سەرەنا، بەشی ئەنساریشی داننا، ئیتر بەس بەشی ئەو 2000 نەفەری خەڵکی مەکەی دانا کە تازە مسلمان بوون.
وەکو پیان مؤلفة القلوب یەکێ کە زەکاتیان پێشێت دڵیان خۆش کرێت. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بانکەنۆ لە مالی کوڕی عەوف، طبعا مالی کوڕی عەوف کە سەرۆکی هۆزەکە بۆ شەڕی کرد نەگیرا ڕای کرد بە قەڵاکانی طایف، فەرمووی بانکەنۆ ماڵ و ناڵەکەی خێزانەکەی کەلوپەلەکەی باتۆ و 100 وشتریش بێدەم. ئەوە بوو مالی گەهاتە خزمەتی پێغەمبەری خوا، ئیمانی هێنا بوو موسڵمانێکی چاک، پێغەمبەری خوای ماڵ و ناڵەکەی پێدا و سەر و سامانەکەیش بۆ گەڕاندەوە 100 وشتریش پێدا. حکمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ گەورەکانە، طبعا ئەنزل الناس منازلهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاش تەوزیعکردنی ئەو تۆزە ماڵە کە دای بە ئەو 2000 نەفەرە ئەنسار کەوتنە گلێیی. پێغەمبەری خوا بیستی ناڕەحەت بوو، وتارێکی تێر و تەسەلیدا پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئەنسار، ئەی برا مهاجرەکانمان، ئەی برا ئەنسارەکانمان یای دەرەکانمان، ئێوە کە من هاتمە ناو ئێوە کۆک نەبوون، شەڕ و ئاژاوە ناوتان نەبوو، فیتنەیە گەورە ناوتان نەبوو، ڕێستان لە یەکتری نەیەگرت، حورمەتان لە یەکتری نەیەگرت، ماڵ و سامانتان بەم شێوازن وەتی پێغەمبەری خوا وتارێکی دا ئەم شتانەی باس کرد. فەرمووی ئەگەر ئێوە ئەڵێن تۆی مهاجر کۆچەری دەرکرای ماڵە نەبوو کەس نەبوو ئێمە جێی تۆمان کردەوە، بەڕاستی ئەمە حەقی خۆتانە، بەڵام بن هاتمە ناوتان ئێوە مێخست خۆ و شەوکەتم پێبەخشین و هەرچی خلابێ ناوتانە نەما و الحەمدولله بەرەکات و ڕەحمەت ڕژا بەسەرتانە. بەهەرحاڵ دەستیان کرد بە گریان ئەنسار. اینجا پێغەمبەری خوا فەرمووی ئەو خەڵکە دینار و درهەم و وشتر و مەڕ و ماڵات و بزن ئەباتەوە، ئێوە قبوڵتان نییە پێغەمبەر لەگەڵ خۆتان ئابەرنەوە. دەستیان کرد بە گریان، ئەوەنە گریان ڕیشی مبارەک ئێمەیان تەر بوو لە فرمێسک و لە فەرمیان یا ڕەسوڵڵا ئێمە بەس تۆمان هەبێ ئەوەیش هەمانەکەین بە قوربانی تۆ، هیچمان ناوێ. پێغەمبەری خوا فەرمووی دەی من لەگەڵ خۆتان ئابنەوە، من لەگەڵ ئێواتێم، من دوعا ئاواتە خوازم کە یەکێک مای لە ئەنسار. پێغەمبەری خوا فەرمووی لە دوای خۆتان لەوجه کۆمەڵێکتان تیا دروست بێ خۆپەرست بێت، یعنی لە نەوەکانە لەبەرحاڵ خۆپەرست بێت، ئیساری نەبێ خۆیەوە، خۆنەویست نەبێت کەیوە لە پێناو براکانتانە چەند تەسە قوربانیتاندا. پێغەمبەری خوا فەرمی من دوعاتان بکەم اللهم ارحم الأنصار وأبناء الأنصار وأبناء أبناء الأنصار. پێغەمبەری خوا دوعای کرد وكما قال فەرمی خوا ڕەحم و بەرەکەتی خۆت برژێن وەسە ئەنسارە، مناڵی ئەنسارە، مناڵی ئەنسارە. بەم شێوازە سبحان الله ئەنسار خۆیان مناڵی ئەنسار، مناڵی مناڵەکانیشان ئەو ڕەحمەت و بەرەکەتەی پێغەمبەری خوا پێوە دیار بوو. لە دوای ئەوە ئەو تم و شەڕ ڕووی تێکردن، وەک پێغەمبەری خوا فەرمی لە دوای خۆتان ئەم ئیسار و خۆ هەیە لەنای ئەوە کەسانێک دروستە بێت. بەهەرحاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوازە تعاملی لەگەڵ ئەوانە کرد. اینجا فەرمووی ئەڕۆین ئیتر ئێمە بەرەو طائف. چوون بەرەو طائف، پێغەمبەری خوا لەگەڵ ئەسحابەکانە ڕۆیشتن بەرەو طائف. کە بەرەو طائف ڕۆشتن، طبعا قەڵاکانی طائف چەند ڕۆژە گەمارویاندا بەڕاستی نەگیرا ناڕەحەت بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئیتر من ئەگەڕێمەوە، یان قوربان تا فەتحینەکەن چۆن ئەگەڕێتەوە؟ پێغەمبەری خوا فەرمووی من ئەگەڕێمەوە بۆ مەدینە. مەجا پێش ئەوەی تەمان سەحابەکان هەندێکیان وەڵا قوربان ئێمە من تا ڕزگارێکن. پێغەمبەری خوا فەرمووی کەفی خۆتانە دانی شەڕ بکەنەوە. پێغەمبەری خوا گەڕاوە بۆ جەعرانە. لە جەعرانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیحرامی بەس بە عومرە و ڕۆژ عومرەی کرد. پێغەمبەر چۆن عومرەی کردووە؟ یەکانە عومرە بوو کە لە پاش فەتحی مەکە کە فەتحی مەکەی کرد و غەزای حونێنی کرد، ویستی طائفیش کە عومرەی تری کرد پێغەمبەری خوا، عومرەی قەزاشی کرد. بەهەرحاڵ ئیحرامی بەست و ڕۆژ عومرەی کرد و ئینجا ڕۆشتەوە لەگەڵ ئەسحابەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم دوعا بخوێن هەمووتان بە دوامە بڵێن ئایبوونە تائبوونە عائدوونە عابدوونە لربنا حامدون. حتى ئەمە سونەتە بۆ مسافرێک کە لە سەفەر گەڕاوە ئەم دوعا بخوێنێ ئایبوونە تائبوونە
عائدون عابدون لربنا حامدون. أما سنة لكل مسافر وهم مسافرك أقرأتوا حتى نزيدني مزقود كوا لا دور كان نشكا وكشون أرى دور كاسونة السفرها كرويشتش كهادي شوا دور كاسونة قرانوا سنة. جاء في غمر إخوة فرمي اللهم اهدي ثقيفا وآتي بهم. طبعا طائف هو ذي ثقيف يتابو هو ذي ثقيف لقزماني في غمر إخوة صلى الله عليه وسلم. في غمر إخوة فرمي إخوة هداجي هو ذي ثقيف با وخوان ظلي عن نربي وخوان بين بفي خوان. جاء أبو هو ذي ثقيف وكشون هوازان هاتن هو ذي ثقيف شات المسلمان بونو إيمانا هناو پیاوی زۆر گەورەیشان تیا هەڵکەوت بۆم ئیسلامە و بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەم شێوازەش هێنە وتاری ئەم شەومان کە غەزای حونەین بوو تا بەشێکی تر لە سیرەی پێغەمبەری خوا و کاتێکی تر هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین. یا ڕەبی خوا لێمان خۆش بە و لێمان ڕازی بە خوا عاقبەتمان بەخێر بگێڕە. یا ڕەبی خوا لەناو تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بە. خوایە ناوی خۆمان و باوکو دایکمان تۆمارکە لەو دەفتەرە تایبەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ناوی ئەوانە تۆمارەکە کە سڵاواتی لەسەر لێ ئەدەن. یا ڕەبی خوایەگیان سڵاواتەکانی خۆت و فریشتە و هەموو ئێمەی موسڵمان یا ڕەبی خوایە لەبەر ئەو سڵاواتانە خوا عاقبەتمان بەخێر بگێڕە بە ئیمان و بمانژێنە و بمان بێن و زیندومان کەرەوە دڵ و دەروونمان نورانی کە شیفای نەخۆشەکانمان بە عاقبەتمان بەخێر بگێڕە بە ئیمان و بمانژێن و بمان بێن و زیندومان کەرەوە. یا ڕەبی خوایە ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین بە هەر نێت و بە هەر مەبەستێک ئەگەر نەخۆشیانێ خوایە لە بەرەکاتی سڵاواتی خۆت و فریشتە و مەلایکەتەکان هەموو مخلوقات و ئومەتی پێغەمبەری خوا لەسەر پێغەمبەر خوا شیفای عاجل بەپەلەی بۆ بنێرە. یا ڕەبی خوایە گیر و گرفتی ئێمەش و تەواوی ئەو موسڵمانان حەلکە کە داوای دوعایان کردو بۆ حەلکردنی کێشە و گرفتەکانیان ئەوانەی کەوا زاڵم زوڵمی لێکردن خوایە دەرگای خێر و خۆشیان لێکەرەوە. خوایە کوردستانمان ئاوادان کەی خوایە کوردستانمان لە هەموو بەڵاو و باو نەخۆشی ناخۆشیێک لادەی. یا ڕەبی خوایە چی باشە بۆ دین و بۆ دنیامان ئەنجام دەی. إصلاح حال خمان معلوم دالمان كي رزق روزي حلال مان بي لحرام وتاوان وقناه ومعصية وزنا وقتل وقتال وفاحشة سجنوا هم استموا نار حتى بارز مان كي آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم.